سڵاوتان لێبێ بەڕێزان ڕووماڵی تایبەتی کورسان نووس بۆ ڕووداوەکانی ئەمڕۆی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بەردەوامە بۆ مەبەستە خاتۆ ێڤاری ئیبراهیم ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆ ئامادەیە. سڵاوت لێبێ خاتون، سپاس بۆ بەشداریکردن لەم ڕووماڵە تایبەتەدا. ئەوەی ئەمڕۆ ڕوویدا وەک لە ڕاگەیاندنەکان و ئاماژەی پێکرا کە کۆمەڵێک ڕوودا بوون لە کەرکووک و ڕاگەیاندنی یاخود کاری هەندێک لە ڕاگەیاندنەکان بوون بۆ دروستکردنی ئاشوب و هەروەها دروستکردنی گرژی و ئاڵۆزی لە کەرکووک کە ترس و دڵەڕاوکەی کۆمەڵانی خەڵکی کوردستانی لە کەرکووک لێکەوتو و کەرکووکیەکان هەندێک لە کەرکووکیان شوێن و ماڵی خۆیان جێهێش. ئێوە پانۆرامای ڕووداوەکان چۆن هەبینە؟ سەرەتا زۆر سپاس خاتوو فێنێک، سپاس بۆ تەلەڤیزیۆنی کورسات. سەرەتا دەبێتن سەری ڕێزدا بنوێنم بۆ شەهیدەکانمان کە لە دوێنێوە تا ئەمڕۆ چەند شەهیدێک هەیە. هەروەها زۆر دەبێت داوای لێبوردن لە خەڵکی کەرکووک بکەین وەکو پێویستە ومان نەمانتوانیوە هاوکار و پشتیوان بین. ئومێد دەکەم خەڵکی کوردستان هاوکار و پشتیوانی خەڵکی کەرکووک بێتن. بەداخەوە ئەوەی ڕوویدا چاوەڕوان کراو بوو، هەمومان دەزانین لە چەند مانگی پێشوودا دیارە پارتی دیموکراتی کوردستان دەستی برد بۆ پرسێک، ئەویش پرسی ڕێفراندۆم بوو لە هەرێمی کوردستان لە کاتێکدا دۆخی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی زۆر خراپدا بوو. هەموو لایەک دەزانن ماوەی 2 ساڵ پەرلەمانی کوردستان پەچی کەوت بوو، چەند یاسایەک لە پەرلەمانی کوردستان پەکرابوو، نەمان دەتوانین لە ناو پەرلەمانی کوردستان کار بکەین. بەڵام بۆ ئەوەی ئەم کێشانێک کە لە هەرێمی کوردستانن پەردەپۆشی ئەم کێشانە بکرێتن دەستیان بۆ برد بۆ پرسی ڕێفراندۆم. بەداخەوە نەدەکرا لەم کاتەدا باسی ڕێفراندۆم بکەن لەبەرەوەی بارودۆخی هەرێمی کوردستان بارودۆخێکی زۆر ناسەقامگیر بوو. لە کاتێکدا ئێمە لە شەڕی داعش بووین، لە کاتێکدا لە 26 ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان یان دەسەڵاتی ئەوانەی دەسەڵاتیان بەڕێوە بردووە لە هەرێمی کوردستان نەیانتوانیوە سەرکەوتوو بن. بەڕاستی بە ئەداێکی باش لە ڕووی گەندەڵیەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بووە، بۆیە ویستیان کۆمەڵێک ئەم گرفتانە و ئەو گەندەڵیانە پەردەپۆش بکەن، هاتن باسی پرسی ڕێفراندۆمیان کرد. ئەخە پرسی ڕێفراندۆم لەسەر چه ئەساسێک دەکرێت؟ تۆ لە کاتێکدا دەبێ سوپایەکی نیشتیمانی سەربەخۆت هەبێتن، یعنی خاوەنی ئیرادەی خۆی هەبێتن. تۆ دەبێتن لە ڕووی داراییەوە لە ڕووی اقتصادەوە خاوەنی اقتصادی خۆت بیتن. بەڵام لە هەمان کاتدا نابێت تۆ کێشە و گرفتت هەبێ. پارتی دیموکراتی کوردستان کێشە و گرفتی هەبوو لەگەڵ لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان، ینی کێشەی سیاسیمان هەبوو، ئێمە قەیرانی داراییمان هەبوو، کۆمەڵێک پرسیتکە کە هەمان بوو هەموو شتێکی بەلاوەنا بۆ ئەوەی ینی کە باسی پرسی ڕێفراندۆمی کرد بۆ ئەوەی خەڵک لەبیر بباتەوە کە خەڵک لە چ بارودۆخێکی خراپدایە. بۆیە نە ڕێفراندۆم بە برسێتی دەکرێتن، نە ڕێفراندۆم بەم دۆخەی ئێستا دەکرا. بۆیە ویستی کۆمەڵێک شتی تریش هەبوو قسەی لەسەر بکاتن و بۆ ئەوەی پەردەپۆشی بابەتێک بکاتن، ئەویش پرسی سەرۆکایەتیە. پێ دوایە لە بەڕێز شوانداوەتی ئاماژەی بۆ کرد کە هاوکێشەی کەرکووک بەهێز یەکلا نابێتەوە، بەڵام دەبێت گفتوگۆ و دانوستان بکرێ دوای ئەم قۆناغا کە قۆناغێکی دژوارە بۆ کورد. ئەتوانین بڵین ئەزمموی کورد کەوتە مەترسیەوە بە تایبەت لە کەرکووک. چۆن مامەڵە لەگەڵ دۆخەدا بکە؟ فێنەخان بەڕاستی ئێمە کۆمەڵێک دەستکەوتی گرنگمان لەدەست بوو، کۆمەڵێک دەستکەوتی باشمان لەدەست بوو، بەڵام بەداخەوە بەهۆی ڕێفراندۆمەوە لە دەستمان داوە. ئەوە ئاسان نییە، تۆزێک قورسە. پێشتر هیچ کێشەیەک نەبوو لە کەرکووک، بەو شێوازە نەبوو. لە ساڵی 2014 کە بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان و هەردوو حیزبەی دەسەڵات کە نەوتەکە وەرگیراوە بۆ ئەوەی دۆخی هەرێمی کوردستان بەرەو بارودۆخێکی باشتر بێ، خەڵکی هەرێمی کوردستان موچەی زیاتری پێ بدرێتن. لە دوای بڕینی 17%ەکەی کە لە حکوومەتی مەرکەزیەوە بڕا، بەڵام بەداخەوە دا حکوومەتی هەرێمی کوردستان توانی موچەی هاوڵاتیان بدا، مامۆستایان و فەرمانبەران بداتن، نەیتوانی دۆخی هەرێمی کوردستان چاک بکاتن، کە ئەوە یەکێک بۆ لە کێشەکان. ئێستا عەبادی تەسریح دەداتن، دەڵێتن من ئەو نەوتەی کە پارتی دیموکراتی کوردستان بردوێتی لە 2014ەوە ئێستا ئێمە دەتوانین نەوتەکە وەربگرینەوە، دەشتوانین موچەی سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانیش بدەین، یعنی کەواتە 17%ەکە بگەڕێتەوە. خەڵکی هەرێمی کوردستانیش بەڕاستی لە بارودۆخێکی خراپدان. دیارە من ئەگەر باسی دۆخی کەرکووک بکەم، لە زۆربەی هەڵبژاردنەکان ئێمە کێشەیەکمان هەبووە، دەبینین دوو ئیدارەی هەبووە لە ناو شاری کەرکووک. ئەوە یەکێک بۆ لە گرفتەکان تەماشا دەکەیت دوو شۆراو هەبوو، شۆراوی پارتی دیموکراتی کوردستان و شۆراوی یەکێتی نیشتیمانی کوردستان. دوو ئاسایش هەبووە، ینی دوو تەربیە هەبووە، لەقی دوو
ماشەوە لە مەڵبەندی یەکێتی نەیانتوانیوە بە ئیرادەیەکی بەهێز نەیانتوانیوە بەیەکەوە یەکگرتوو بن خەڵکی کەرکووک بپارێزن. یعنی ئەمە پرسیار لامان دروست بوو لە هەڵبژاردنەکانی ڕابردوو علاوی زۆرترین دەنجی هینا لە شاری کەرکووک. ئەوە هۆکاری چی بوو؟ کوردیش دەنجی بە علاوی دا ئەو یەکێک بوو لەو گرفتانەی کە علاوی هاوکاری خەڵکی کرد لەوێندەر بەڵام لەبەر ململانەی ناوخۆ کێشەکانی ناوخۆ ئەو سیراع و ململانەی حیزبایەتی نەمانتوانی ئێمە لە کەرکووکدا سەرکەوتوی بین. بۆیە من پێم وایە ئاسان نییە دەبێ هەوڵی جددی بۆ بدرێتن. یەکێک لەو کێشانەی کە ئێستا ئێمە تێکەوتوین لە هەرێمی کوردستان نازانم پارتی دیموکراتی کوردستان ئەو غڕوریەتەی لە چی بوو؟ غڕور بوو لەبەرەوەی باسی پرسی ڕیفراندۆمی دەکرد لە کاتێکدا هیچی نەبوو نەخاوەنی کیان بوو نەخاوەنی یەکشت بوو نەتوانی هاوکاری خەڵکی کوردستان بکە نەیتوانی هێزە حزبیەکان بە نیشتیمانی بکرێتن نەیتوانی قسە لە سەرداهاتی هەرێم بکاتن نەوت شەفاف نەبوو لە هەرێمی کوردستان اینجا هات باسی ڕیفراندۆمی کرد بەداخەوە ینی ڕخنەیەکی لە بەشێک لە قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان تەسلیمی ئیرادەی پارتی دیموکراتی کوردستان بوون. ئەو جارش بەشێک لە قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە شاری کەرکووک بە هەمان شێوە تەسلیمی ئیرادەی پارتی دیموکراتی کوردستان بوون دیسان گۆڵی پارتی دیموکراتی کوردستان گۆڵێکی تری لە یەکێتی نیشتیمانی کوردستان کرد کە ئێستا دەبینیتن دۆخی کەرکووک و دۆخی هەرێمی کوردستان چی بەسەر هاتووە. بەڕاستی ئێمە تەماشا دەکەین من وەکو ئەندامێکی پەرلەمان دەکرا ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان دانیشتێکی نایاسایی بکرێتن کۆمەڵێک بڕیاری گرنگ دەردێت کۆمەڵێک ڕاستپاردە دەربکرێتن ئێمە دنیای دەرەوە ئاگادار بکەینەوە کە بڵین کورد لە بارودۆخێکی چەند خراپدایە بەڵام لە کاتێکدا تۆ پارتی دیموکراتی کوردستان بە بڕیاری حیزب و لایەنێک دێی تۆ پەرلەمان پەک دەخەی ڕێگری لە سەرۆکی پەرلەمان دەکەی اینجا دێی داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەی هاوکار و پشتیوان بێ یعنی من بەداخەوە دوو کەناڵی پارتی دیموکراتی کوردستانیش نەیانتوانی وەکو پێویست ڕووماڵی شەڕەکان بکەن. من پێم وایە ئەوەی حەشتی شعبی کردی ینی ئەوانەی کە کەرکووچیشیان تەسلیمی عەشتی شعبی کرد هیچی کەمتر نەبوو کە ئەوەی بڵێ کەناڵی 24 و کەناڵی ڕوودا و بەداخەوە دەیکەن هیچی لە بەرژەوەندی نە خەڵکی کوردستان بوو نە خەڵکی کەرکووچیش بوو نە لە بەرژەوەندی هێزی پێشمەرگەی کوردستان بووە لەبەرەوەی هاندانی خەڵک باش نییە. میدیاکان بەشێک لە میدیاکان لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی کاریگەریان نەبوو بۆ ئەوەی خەڵک لەناو شاری کەرکووک ئاوارە بێتن بۆ ئەوەی خەڵک زیاتر ورەی دابەزێتن نەتوانن داکۆکی لە مافەکانی خۆیان بکەن و داکۆکی لە خۆیان بکەن لە شوێنەکانی خۆیان بمێننەوە ئەوەی کێشەی سەرەتیە. بۆیە دەکرێتن پارتی دیموکراتی کوردستان لە ئێستاوە داوای لێبوردن لە شاری کەرکووک و لە خەڵکی هەرێمی کوردستان بکات لەبەرەوەی فێنرخان دنیای دەرێ هەمووی داوای لە پارتی دیموکراتی کوردستان و هەروەها بەش لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە سەرجەم لایەنەکان کرد لە هەرێمی کوردستان کرد کە کاتی ڕیفراندۆم نییە یعنی قابیلە ئەنجومەنی ئاسایش بە کۆی دەنگ کە خاوەنی 15 دەنگە بە کۆی دەنگ داوای کرد کە دەبێتن ڕیفراندۆم دوا بخرێتن بۆ 3 ساڵ ئەوان گەمژەن ئەو هەموو خەڵکە گەمژەیە نەخێر ئیلا دەبێ ئێرادەی خۆمان هەبێ ئەو غڕوریەتە لە پێناو چی خۆت ئاگداری من چەند مانگێک بەر لە ئێستا هەر لە تەلەڤیزیۆنی لە ڕێگەی کەناڵی بەڕێستانەوە ئێمە قسەمان کرد کە ئەم پرسە نابێت دەستی بۆ بدرێت لەبەرەوەی بارودۆخەکە ئاسایی نیە ئێمە لە بارودۆخێکی خراپ دەین دەنا چێ بێتن لە تاچی ئەم کوردستانە لە گەورە تا بچووک حەزی نەبێتن خاوەنی وڵاتی خۆی بێ خاوەنی ئیرادەی خۆی بێ خاوەنی ئاڵای خۆی بێتن بەڵام بەداخەوە ئەوە ئێستا نەتیجەکەیتی بۆیە ئێمە ئەمڕۆ لە زوتنەوەی گۆڕان ڕاگەاندراوێکمان بڵاو کردوتەوە هەم بۆ لایەنە سیاسەکان و هەم بۆ ڕای گشتی داوا دەکەین بە زووترین کات حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوەشێتەوە خاتووی هێوار هاوکێشەکانی کەرکووک بەو شێوەیەک نییە کە هێز بتوانێت ئاڕاستی هاوکێشەکان بگۆڕێ وەکو بەڕێز شوان داودی ئاماژی پێکرد ئەوەی کە لە کەرکووکە ئەگوزەرێ ئەبێ ئیتر گفتوگۆ و دانوستان بێ ئەمانە یەکلا بکاتەوە پەرلەمانی کوردستان لەم نێوەندە داتوانێت چ ڕۆڵێک ببینێ و چ فشارێک دروستکە بەداخەوە لە قۆناغی ئێستادا پەرلەمانی کوردستان هیچ شتێک ناتوانێتن پێشتریش من ئاماژەم پێکرد لە بەروەی ئێستا دۆخی پەرلەمان لە بارودۆخێکی زۆر خراپدایە دوو هێزی سیاسی لە هەرێمی کوردستان کە خاوەنی کوتلەی پەرلەمانین بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی هەتاکو ئێستا بایکۆتی سیاسیان کردووە ناتوانن بڵێ هەتاکو ئێستا بەشداری دانیشتەکانی پەرلەمانی کوردستان نیان نەکردووە و یەکێکە لە خەلەلەکان بۆیە
ئەگەر بێ و بارودۆخی پەرلەمانی کوردستان ئاسایی بە دەکرا ئەمڕۆ پەرلەمانتاران لە پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمانی کوردستان و دەستەی سەرۆکایەتی چەند بڕیارێکی گرنگ دەربکەن سەبارەت بە دۆخی کەرکووک. ئەگەر باسی کەرکووک بکەین، کەرکووک شاری پێکهاتەکانە. چۆن لە ڕابردوو ئێستا سەیری کە لە ئەنجومەنی پارێزگا سەرجەم پێکهاتەکانی تێدایە، لە داهاتوو دەبێتن بە ئامادەبوونی سەرجەم پێکهاتەکان بەپێی دەستوری عێراقی تەحمولی لەگەڵ بکرێتن و کاری لەسەر بکرێتن. ئێستا شوە ئەمڕۆ دیارە پارێزگارێکی بە شێوەی کاتی پارێزگارێک تەعین کراوە لەلایەن عەبادیەوە لە بەیانیەوە ئیشوکارەکانی خۆی بەڕێوە دەباتن، بۆیە لە نەتیجەی هەر شەڕێک، لە نەتیجەی هەر ناخۆشیەک، لە هەر وڵاتێک، لە هەر هەرێمێک نەتیجەی دانیشتنی سەرمێزی گفتوگۆیە. بۆیە دەکرێتن لە ئایندەیەکی نزیک بە ئیرادەیەکی بەهێزەوە دانووسان بکرێتن. لە نەتیجە هەرێمی کوردستان و حکومەتی مرکزی بەیەکەوە دەبێت حەکیمانە مامەڵە لەگەڵم دۆخی ئێسەی کەرکووکە بکە کە لە ڕابردوودا نەیتوانی حەکیمانە مامەڵی لەگەڵدا بکە بەهۆی پرسی ڕفراندۆمەوە کەرکووکی لەدەستدا ئەتوانێ بەم واقعی ئێستەی کەرکووک ڕازی بێکەوە وەستا ڕەسوڵ ئاماژەی پێکرد لە سبینەوە واقعەتی کرد لە کەرکووکا دەرکەوتووە پارێزگارێکی نوێ بە وەکالەت لەلایەن عەبادیەوە بۆ کەرکووک دانراوە. فێنخان ئەگەر بەو عەقڵیەتی ڕابردوو بێتن نەخێر بەداخەوە بە هیچ شێوەیەک، بەڵام دەبێتن ئەم جارە گۆڕانکاری بکرێتن، ناکرێتن بەم شێوازە تەحمل بکرێتن. لەبەرو خەڵکی کەرکووک چیتر بەرگەی ئەو هەموو نەهامەتیە و ناخۆشیە ناکرێتن. هەتا ئێمە تەجروبەمان هەبوو لە دوای ساڵی 91ەوە خەڵکی کەرکووک بوو بە قوربانی دەستی حکوومەتی بەعس. لە دوای ئەوە شەڕی ناوخۆ دەستی پێکرد، دیسان خەڵکی کەرکووک بوو بە قوربانی دەستی شەڕی ناوخۆی توش بوو. ئێستاش تەماشا دەکەین مەوزوعی ڕیفراندۆم وای کرد کە جارێکی تر خەڵکی کەرکووک دووبارە تووشی ئەم دۆخە ببێتەوە. بۆیە دەکرێتن ئەم جارە لە هەرێمی کوردستانەوە پێش هەموو شتێک یەکڕێزی هەبێتن، لایەنە سیاسیەکان یەکڕیز بن. ئەگەر لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان یەکڕیز نەبن، چۆن دەتوانن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا یەکڕیز بن؟ هەمومان ئەوەمان دەزانین. یەکڕیزیە کرا ئەمڕۆ هەوڵی ئەوە درا کە ئەو یەکڕیزیە تێک بدرێ، بەتایبەت لە هێرشەکانی سەر کەرکووک، بەتایبەت لە میدیاکان کە هەوڵی ئەوەیان داوە ڕێکڕیزیە تێک بدەن و یەکڕیز نەبوون لە کاتێکا کە ئاگر لە کەرکووکە بوو، مەترسی لەسەر کەرکووکە بوو. جارێکی کە پێ دوایە هێزە سیاسیەکانی هەرێمانە بە یەک بکەنەوە ڕێکڕیزی دروست بێتەوە لە نێوانیاندا. من دەمەوێت لێرەوە قسە بکەم لە ڕێگەی کەناڵی بەڕێستانەوە. پارتی دیموکراتی کوردستان ئەگەر قەرزاری هیچ سێزولایانێک نەبێتن لە هەرێمی کوردستان، قەرداری یەکێتی نیشتیمانی کوردستانە. لەبەروەی لە کۆمەڵێک پرسی گرنگ یەکێتی نیشتیمانی کوردستان بووە، هاوکاری پارتی دیموکراتی کوردستان بووە کە لە زۆر لە هەڵبژاردنەکان لە مەوزوعی پرسی سەرۆکایەتی کە 4 ساڵ بەر لە ئێستا 2 ساڵیان بۆ درێژ کردەوە، لە مەوزوعی پرسی ڕیفراندۆم ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت بەشێک لە قیادی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ مێژوو ئەوانە دەبێت داوای لێبوردن لە خەڵکی هەرێمی کوردستان بکەن. ئەو بەشە قیادەی کە هاوکار و پشتیوانی پارتی دیموکراتی کوردستان بوون کە دۆخی ئێستا هەرێمی کوردستانیان بەم ئاقارە برد، بۆیە ئەوانە قەڵامدار نەدەبات. گرنگ و چارەنووسازەکاندا هەمیشە پێدوانیە یەکێتی قوربانی بەخۆی داوە لە پێناو بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان، لە پێناو بەرژەوەندی نیشتیمان، لە پێناو ئەوەی کە ئەم دۆخەی ئێسەی کە لە کەرکووک دروست بووە بەسەر کەرکووک و هەرێمی کوردستانیش دانێت. ئێستا ئێمە بۆ وەها نایبینن. من باز دەکەم دەڵێم لە کۆمەڵێک پرسی گرنگ ئەوان هاوکار و پشتیوانی پارتی دیموکراتی کوردستان بوون، بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئەوە ئەم شەو ئەوە ڕەدی یەکێتی نیشتیمانی کوردستانی داوە. بەداخەوە چێ بوو بە قوربانی هێزی پێشمەرگە، بەشێک لە پێشمەرگە شەهید کراوە، خەڵکی کەرکووک بۆتە قوربانی دەستی ئەو دۆخێک کە ئێستا دروست بووە. بۆیە دەکرێتن ئەگەر ئێمە بمانەوێتن خزمەت بە بەرژەوەندی کورد بکەین، ئەم دوولایەنە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەبێت پێ لە هەڵەکانیاندا بنێن. 26 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان شکست خواردوو بووە، دەبێتن حکوومەتی هەرێمی کوردستان دەست لە کار بچێشێتەوە، هەوڵ بداتن، هەوڵ بدرێتن، حکوومەتێکی ئینتیقالی دروست بیتن لە سەرجەم پێکهاتەکان، لە سەرجەم لایەنەکان لە هەرێمی کوردستان، بەیەکەوە ئەم دۆخە بەڕێوە بەد تا هەڵبژاردن دەکرێت. فێنی خانبیرمان نەچێ ئێستا ئێمە دەبوایە سەرقاڵی بانگەشەی هەڵبژاردن بین.
ئەوە دژی پرۆسی دیموکراسیە بۆ هەوڵیاندا لەم کاتەدا بۆ ئەوەی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم نەکرێ بۆ لەم کاتەدا بۆ ئەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کات و ساتی خۆیدا نەکرێتن ئەم دۆخەیان دروست کرد لەبەرەوەی کاک مەسعود ماوەکەی تەواو بەسەر دەچوو لەبەرەوەی دەبێتن دیسان لە دنیادا نەبووە تەنها لە هەرێمی کوردستان ئللا ئەگەر لە وڵاتێک بارودۆخی ئەمنی تووشی بارودۆخی ئەمنی بێتن هەڵبژاردننی پەرلەمان نەکرابێتن ئەوش بە شێوەیەکی کاتی بەڵام دیسان دووبارەوە دیسان غەدر لە دەنگدەران دەکەن لە هەرێمی کوردستان ئەم جارش ناڵن بە شێوەیەکی دیموکراسی ئەم جارش خەڵک بچێتەوە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بە نوێنەرەکانیان بداتن بۆ پەرلەمانی کوردستان بۆیە پەردەپۆشی کۆمەڵێک شت کرا بۆیە دەکرێتن بە زووترین کات لایەنە سیاسیەکان پابند بن بە دەستوری عێراقی لە قۆناغی ئێستادا لەبەرەوەی لە 2014 نەوت تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە دیسان دووبارەی دەکەم لە 2014 تاکو ئێستا نەیانتوانیوە سەرکەوتوو بن دەم نەیانتوانیوە بە هیچ شێوەیەک سەرکەوتوو بن بۆیە هەر لە ڕۆژی ڕیفراندۆم سعات 8 ئێوارە دوای ئەوەی پرۆسەی هەڵبژاردن تەواو بوو عەبادی بەیان نامەی دەرکرد هات قسەی کرد وتی ئێمە لەمە دووە بە دەستور تەحەموول دەکەین لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراقیش ئێمە نەوتی خۆمان وەردەگرینەوە دەچینەوە سەرمەرزەکان کە ئێستا دەوانەیە کە ئێستا جەنابەت ئاماژت بۆ دامەرزی حاجی ئۆمەران هێزی عێراقی تێدایە دوور مەبینە ئەم ڕۆژ نەچێ بەیانی دەچێتن ئیبراهیم خەلیل بە هەمان شێوە پەروێز خان بە هەمان شێوە لە هەموو ڕوێکەوە لەبەرەوەی تۆ مادەم هاتی بۆ کەرکووک ئەو پێی وتووی ئێمە بە شێوازی دەستوری تەحەموول دەکەین لە مەودووە بۆیە ئێمە پابەند نەبووین دائما غڕورانە تەحەموولمان کرد لەسەر ئەوە نەمان هێشت خەڵکی هەرێمی کوردستان قەرارێکی وا بدرێتن قەرارێکی سەلیم بێتن لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بێت یەکێک لە گرفتەکان بەڕاستی دەمەوێت قسەی لەسەر بکەم فێنەخان ئەوەیە ئێمە هێزی نیشتیمانیمان نییە لەگەڵ دروست بوونی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ساڵی 91ەوە نەمانتوانیوە کاری جددی بکەین هێزێکی نیشتیمانی دروستکەین سوپایەکی نیشتیمانی سوپایەکی سربەخۆ دروست بکەین ئەگەر ئێستا ئەمڕۆ سوپایەکی سربەخۆ هەبا لە کەرکووک دۆخی کەرکووک ئاوای بەسەردەهات نەخێر بە دڵنیاییەوە من یەک نمونە دێنمەوە کە خۆپیشاندان کرا سەرەتای خۆپیشاندانەکان لە مەسڕ کرا دژی حوسنی مبارەک حکوومەتەکەی حوسنی مبارەک خەڵک هەستاوە جێیش حوسنی مبارەکی لادا بەڵام بە هەمان شێوە لەبەروەی سوپایەکی نیشتیمانی بوو چۆن کاتی خۆی حوسنی مبارەکیان دانا کردیان بە سەرۆک بە هەمان شێوە جێیش حوسنی مبارەکی لادا بەڵام بەداخەوە لێرە هێزی حیزبیە کارەسات لەوە زیاتر ئێستا بۆتە هێزی شەخسیش مثلا دەڵێ هێزی فلان کەسە هێزی فلان کەسە تۆ ناتوانانی تەحەموول لەگەڵ ئەوە بکەیت بۆیە دەکرێتن ئیرادەیەکی بەهێسە بێ ئەوە تەجروبەیەکە ئەوە ئینزارێکە بۆ کورد کە کورد وەزعی خراپە ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی وەزعمان خراپە لەسەر ئاستی سیاسی وەزعمان خراپە ئەوە تا ئێرانە ئەوە تا تورکیایە ئەو حکوومەتی عێراقیە بە ئیتیفاق کورد چیان لە کورد کردو ئێمە نەکیانی خاوەنی هیچ شتێک نینە بۆیە ئەگەر ئیرادەیەکی بەهێز نەبێتن ئێمە یەکگرتوو نەبین ئەوە زۆر لەوە خراپترمان بەسەر دێتن و نەتیجەشمان باش نابێتن